مياني خواتني سلاوري تولي ياسقى كيس المياني خوادشتي كلاوري جهر بەڕاستی من بایەقدان بە شتە فۆلکلۆرەکان یعنی بۆتە خولیایەکی من ئەتوان بڵێم ڕۆژانە لەگەڵما ئەژێت. اینجا منیش وەکو خۆم هەر دەمێکە ئەتوان بڵێم لە یەکەم فستیڤاڵی کەلتوری گەرمیانەوە بڵێن فستیڤاڵی فۆلکلۆری گەرمیان لەگەڵ بەڕێز مامۆستا جەمال سەعیدا هەستم بەم نوقسانیەوە کردووە کە لە گەرمیانە بەڕاستی بایەق بەشتی فۆلکلۆری بە ئەوانەی کە باو باپیرانمان کە لەسەری ژیان و ڕۆژانە لەگەڵیا ژیانە لەگەڵیا بایەخی پێندراوە خەرگە شتەکان لە ناوەچێت بۆیە منش هەر لە خۆمەوە بیرم لەوە کردەوە کە بتوانین لەم باقی خۆمە شتێک بیپارێزم هەرچەند لێرە من کۆمەڵشتم کردووە هەر لە ئەو کەرەستە کۆنەکان کە ئیبنن لە ژوورەوەش هەر کۆمەڵشتم کردووە لە هەرشتی فستیڤاڵی فۆلکلۆریە منوەکو خۆم شتی فۆلکلۆریم هێناوە لەوێت بەکارم هێناوە و پەرشم پێداوە جا داوا لە خەڵکەکەم داوا لەو چین توێژاکەم کە ئێستا پێگەیشتون داوای لێکەم ئەو کەرەستە فۆلکلۆریانە یاخود ئەو کەرەستانەی کە ڕۆژانە باو باپیرەمە لەگەڵ یا جۆڵیانەوە لەگەڵ یا گەورە بوون نەیفەوتێن چونکە ئەمە بەڕاستی سامانێکی نەتەوەیە. ياخوا كزواجمايان باري لارنا بيا ياخوا كزواجمايان باري لارنا بيا احتياج بماتي خالو كون يارنا بيا ئەتوان بڵێم خانۆ قوڕا پێکاتەیەکی تەواو گەرمیانەیە چونکە ئێمە گەرمیانی کوێستەمانێ من هەڵساوم لێرە چوومە خۆڵی سوورم هێناوە ئەو خۆڵە سوورە لێ دامناوە کام تێ کردووە دوو ڕۆژ بووە بە قوڕ دواتر دامانە بە کوردواری خۆم پێڵێن دو ساقەمان کردووە تەنانەت پێکاتەی ستارەی خانۆکەش هەر چوومە دیزایانێکی کۆنم وەرگردووە لەسەر ئەو دیزایانە کردومە ئەو دەرەجانە بڵێن بە هەمان شێوەم کردووە بیرەکە بە هەمان شێوە کردومە جەنجەڕەکە بە هەمان شێوە ئەو سەتە لاستیکە سەد وایە من لە شوێنێکی زۆر کۆن لای برادێکی ئاجوز و خۆشەویستم دەست کەوتووە کە بۆی هێنام لەگەڵ گورێسەکەی بە هەمان شێوەتوان بڵێم 20 ساڵ پێشتە بۆ کە پارەسێتی دای پێم اینجا پیکاتری ناو خانۆکەم هەر هەمووی کە دامناوە هەمووی فعلەن گەرمیانەیە یعنی شتێکی کوێستانم ناڕێ لێ دامناوە ئەمە ئەتوانم بڵێم بەشی دووەمی ئەو شتە فۆلکلۆرانەیە من لێرە هەڵسام هەمووی وەکو تابلوێکە بێ کردووە هە لە سەرەنەوە هە لە تەوەقەوە هە لە گورێسەوە هە لە مەسەلە ئەم گۆزانە لە سۆبەی کۆن لە جاران بە عەربی پێمان زەمبیل لە شەن لەم شتانە لە نەو لەم شتانە هەموو ئەمە کردمە دوو بەشی بەشێک لە ناو ژوور لەناو ئەو خانۆ دامنا ئەم بەشەکەتیش هەڵسیان لێرە کردمە تابلوێک بۆ تابلوێک لە دامنا هەم بۆ جوانی هەم بۆەوەی کامانە زۆر ناسکن بۆ پاراستنیشیان شوێنەکەیان ئەمانتر و باشتر بۆ هەم بۆ ڕوتوبە هەم بۆ گەرماش لە بەرنامە هەیە ئینشاءڵڵا ئەگەر بوار بێت ئینشاءڵڵا بە پشتیوانی کۆمەڵی برادەر و دۆست و خۆشەویستۆ گەورەتری بکەمەوە بە تەمام ئینشاءڵڵا كيوها بوا يا ركياني وي وي بوفا بوا اخ وي 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 حشري